سەرۆکوماری تورکیا ڕەجەب تایب ئەردوغان ڕاگەهاندیە وەکە حکوومەت گەلەکش بووی چارەسەریە هەوڵت دەن دەخوازن پێواژوویە ئاشتیە لە تورکیایانژی تورکیا بێ تیرور بباشی پڕێڤە بچیتن. بەریا کورتە دەمەکی ڕەجەب تایب ئەردوغان ئەفاخف نەکردنە ئەو بەشاک و بەحسا پێواژوویە ئاشتیت کە ئەس دەخوازم هین ببینن. حکوومەت لە ناوچەکەمان بۆ ئەوەی کە ئاشتی بەدی بکرێت هەوڵەکانمان سکردوتەوە بۆ ئەوەی کە ریزی ناوخۆیمان بەهێز بکەین و لە بەردەم هێزە خراپکارەکان بوەستینەوە بۆ ئەوەی کە ژینگەیەک دروست نەکەن کێشەمان بۆ دروست بکەین و سوورین لە بۆی کە بتوانین تورکیایەکی بێتیرۆر بەڕێوە ببین. تورکیاکی بێتیرۆر پرۆژەی هاوپەیمانی جمهوری نییە بەتەنیا بە پێچەوانەوە ئەمە پرۆژەی هەموو هاونیشتمانیەکمانە پرۆژەی 86 ملیۆن هاوڵاتیمانە و چاوەڕوانیەکانی هاوڵاتیانمانە و خەیاڵی ئەو هاوڵاتیانەیە ئێمەش هەنگاو بە هەنگاو بەرەو جێبەجێکردنی دەکەین. دەمەوێت دووبارە باز بکەمەوە کەس نیگەران نەبێت پشت بەخوای گەورە ئەو پرۆژەی کە ئێمە هەنگاومان بۆ ناوە بۆ دیموکراسی بۆ ئابووریش تورکیایەکی بەهێز دروست دەکەین و تورکیاکی بەهێزتر بەڕێوە دەبین. لە کۆتایی ڕێگەدا برایەتی هەیە تەبایی هەیە گەشەساندن ئابووری ئارامی سەقامگیری و ئایندەیەکی باش و ئیرادەیەکی تۆکمە هەیە. هەر بۆیەشە ئەو بەرپرسیارەتیانمان کە چەندە گەوریش بێت ئێمە دەزانین شانمان بە چ جۆرە بەرپرسیارەتەکان داوە. ئێمە بازرگانیمان نەکردووە بە هیواکان و وەکو ئۆپۆزیسیۆنەکان ئەو سیاسەتێکی هەرزانمان نەکردووە. ئێمە وەکو دەوڵەتمەدار درێژە بەو پێگە زۆر گرنگ و سەنجینە دەدەین زۆر بە هەزتیاریەوە بە وریاریەوە هەنگاو بەرەو ئایندە دەدەین. میلەت زۆر باش لە هەنگاوەکانمان تێدەگات و زۆر باش لە هیواکانمان تێدەگات و هەنگاوەکانمان دەنین بۆ ئەوەی کە بەبێ ئەوەی هیچ کێشەیەکمان ڕوو بێتەوە بۆ ئەمەش نزا دەکەین. هەرچەندە پرۆسەکە بەرەو پێش بچێت ئەو پرسیارانەی کە لە مێشتی خەڵک هەیە کۆتاییان پێدێنرێت. لەبری ئەمە خەڵک دڵنیا دەبێتەوە بە ئومێدەوە هەنگاو دەنێت. وڵات لە تورکیا ڕزگاری دەبێت لە توندوتیژی ڕزگار دەبێت. ئەو کەسانەی پشت بە تیرۆر و توندواژۆیی دەبەستن ئەوان لە ناو دەچن بە تایبەتیش ئەو ناوچانەی کە لە باشوور و ڕۆژئاوای باشوور و ڕۆژهەڵاتی باشووری وڵاتمانن بە هیچ شێوەیەک خەڵکی ناوچەکە دڵنیا دەکەینەوە کە ئێمە ئەف گوتار ڕەجەب تایب ئەردوغانە بەریا کورتە دەمەکییا کردی ئەف بەشاک و بەحسا پێواژووی ئاشتیە کرمە بەها بەگواست.